ئازیزان راپۆرتەکەمان بینی سەبارەت بە دیاردەی خۆڵبارین بۆ قسەکردنی زیاتریش هەر سەبارەت بەم بابەتە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز تریفە عەلی چالاکوانی بواری ژینگەمان کردو لە ستۆدیۆ لەگەڵماندا ئامادەیە. خاتو تریفە سڵاو لەبێت بەیانیت باش زۆر بەخێر بێ. بانی ئێوەش باش سوپاسدانەکەم. بژێ وەکو لە راپۆرتەکەشە ئاماژەی بە کۆمەڵێک خاڵی باش کرد و باس لە کاریگەرەکان هۆکارەکانی کرد و خۆڵبارینش خۆی بە شێوازێکی گشتی. بەڵام ئەمانە لە تۆ گوێمان لێ بێت کە دیاردەی خۆڵبارین چێ و چۆن ڕوودەدات؟ دیاردەی خۆڵبارین ئێمە یاخود ئاسفەی تورابی پێ ئەوترێ بە شێوازێکی دیکە لەوە سەر هەڵ ئەدا کە ئاستی بینین کەمتر ئەکاتەوە. ئەمە زیاتر لە ناوچە بیابانەکانەوە ڕوئەیە ئەگەر قسەی لەسەرکەین یاخود گۆڕانی کەش و هەوا کاریگەریکی دیکەیە بۆ ئەوەی کە دیاردەی خۆڵبارین دروست بێت کەوا ئەکات کە وشکە ساڵی کاریگەرێکی ئەوە ئەبێت کە وشکە ساڵی دروست دەکاتیایە وای لێ ئەکا کە باران نامێنێت پلەی گەرمی بەرز ئەبێت واتە بەرەو ساردبوون ئەڕوا کە کاریگەرێکی زۆری هەیە بە شێوازێکی گشتی گەر قسە بکەین زیاتر لە ناوچە بیابانەکانە ڕوئەدات ئەم بابەتە. باشە خاتو تریفە هەرمی کوردستان و گەزانین ساڵانە لەوانەیە جارێک دوو جارێک خودت زیاتر ڕوبەڕووی ئەم دیاردەیە ببێتەوە چه بیابانە کاریگەری هەیە لەسەر هەرمی کوردستان و بۆ جۆرە خۆڵبارین لەسەری ڕوودەدات؟ دیاردەی خۆڵبارین زیاتر ئێمە لە دوو ناوچەوە سەرچاوی گرتووە یەکیان سەحرەی ئەفریقی کە ناسراوە بە سیمۆن و وڵاتەکەی دیکەیان سۆدانە کە بە حەبوب ناسراوە ئەمە کاریگەرێکی زۆری هەیە بە لەسەر ڕۆژهەڵات بە کۆی گشتی لەوێەوە زیاتر سەر هەڵ ئەدا بەوەی کە ئەوان ناوچێکی فراوانی سەحرا و بیابانی. باشە تۆ باست لەوە کرد کاتێک کە خۆڵ دەبارێت ئیتر وا دەکات بۆ ساڵەکە وشکە ساڵ بێت باران کەمتر ببارێت بلەکانی گەرمی بەرە و بەرز بوونەوە بڕۆن زۆر باشەکەوا بێت ئەکرێت ئەگەر خۆڵ ببارێت بۆ چەند جارێک ئەمە نیشانە بێت بۆ ئەوەی کە ساڵەکە وشکە ساڵێ بێت؟ خۆی هەموو خۆڵبارینێک زەرەری هەیە هەموو خۆڵبارینێک زەرەری خۆی هەیە لەگەڵ ئەو سوودیشی هەیە کە قسەی لەسەرکەی نێمە بەڵام لە زیانەکانەوە دەستی پێ بکەین بە تاکیدێمە کاتێکە خۆڵبارین دروستە بێ کاریگەریکی تەواوی لەسەر کەشوهەوا دروست دەکات کەواتە پلەی گەرما بەرەو ساردێکی زۆر زۆر ئەڕوا وای لێ دێت کە ینی پلەی گەرمی نزما بێتەوە و هەندێک جاری بەرزە بێتەوە بە پێچەوانەوە بەپێی گۆڕانی کەشوهەواکان کاریگەریەوە بەپێی مەناخی شوێنەکە گۆڕانکاری بەسەرات. بەڵام ئەگەر لە باز لە هەرێمی کوردستانکەین لە هەرێمی کوردستانە پلەی گەرمی زۆر نزمە بێتەوە دوا بە دوای خۆڵبارین سەرمایەکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکە بە شێوازێکی گشتی. زۆر باشە ئەجا بەس لەو بکەین کە ئەوتت زیانی هەیە لەگەڵەوە سوودی هەیە لەوانەیە ئەمە زۆر جار تەنها زیانەکانی خۆڵبارینمان بیست پێ پێمان ناخۆشە جلمان پیسەکە حەوشەمان پیسەکە ئۆتۆمبیلەکە پیسەکە بەڵام سوودەکەی چییە؟ سوودەکەی وەیە هەندێ مێرو هەیە هەندێک میکرۆب هەیە کە بە چاو ناتوانین بیبینین لە ئەس ڕێک تنۆکی ئەو خۆڵبارینەیە کە ئەبارێت بۆیە ئەم خۆڵبارینەوە ئەکات کە ئەو مێروانە ئەو میکرۆبانە لە ناو ئەبات کە کاریگەری ڕاستەوە خۆی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و هەم لەسەر ئەو ڕووەکە بچکۆلە و ساوایانی کە تازە لە دایک ئەبن واتە تازە ئەگەشێنەوە. باشەکەوا بێ زیانی ژینگەی هەیە و زیانیش ئەگەێنێت بە ئەو ڕۆکانەی کە دۆڕن و بۆ مرۆڤیش بە هەمان شێوە زیانی هەیە. باشەکەوا بێت لەگەڵ بوونی ئەم زیانانەی کە هەیەی ئەنجە باز لە ئەو زیانانە بکەین کە بە تەندروستی مرۆڤی دەگەێنێت بۆ ڕوونەکە خۆڵەبارێت چۆن ئەگەر کەسێک ڤایرۆسێک بگرێت کە مامەیەک ئەبەستێت و ئەنجا ئەچێتە دەرەوە بۆی لەوانەیە کەسێک تووشی هەستیاری بەیانەوەتانە کەسێک ڕەبۆی هەبێت زیانی زیاتری پێ بگەێنێ ئەم کەسە پێویستە چۆن مامەڵە بکات کاتێکە دەچێتە دەرەوە هەندە جاریش بیست و ماڵن ئەو دەمامکەی بەستیت با تۆزێک شەی هەبێت لەبەرەوەی وردی لەو گەردیلەکانی نەچێتە ناو دەمولوتەوە. ئێمە لەو حاڵەتانەیە پێویستە تاوانەمە پێویستە خۆی پزیشکێکی پسپۆر قسەی لەسەرکە بەڵام وەکو زانیاریی گشتی پێویستە ئەو کەسە بەکۆی گشتی خەڵکی ئاوێکی بڕێ ئاوی زۆر زۆر بخواتەوە بڕێ ئاوی زۆر زۆر بخواتەوە دۆمیاک بەستنی دەمامک ئەگەر هەر دەمامک نەبوو ئەتوانیمە لە شتێک بێت کە ببێتە دیوارێک ڕاگرێک لە نێوان هەناسەی مرۆڤ و ئەو خۆڵی کە دێتە ناولوت و دەم و قورجەوە بۆ لەبەرەوەی کە کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر و کەسانی کە
کێشەی هەناسەدانیان هەیە ئایا ڕەبۆ بێ نەخۆشی دڵ بێ یان هەر حاڵەتێکی دیکە حساسێت بێ کە لە ڕێی بە تایبەت ئێمەسا بەرەو فەسڵی بەهارە ڕۆین وەرزی بەهارە ڕۆین کە عادەتەن حساسێت لە مرۆڤ بە بۆنی گوڵەکان بە یاخود بە بۆنی خۆڵ بێ یان بە هەر بۆنێک بێت مرۆڤ توش حساسێتەکە بۆیە ئەو خۆڵبارینەش کاریگەریکی ڕاستە و خۆیە ششتنی دەست و دەم و چاو زوو زوو بە ئاو ئایفێنک ئەمە کاریگەریکی زۆر زۆر باشی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکەوای لێکە کە ئەو خۆڵە ئەو تەنە نەچێتە ناو هەناسێ و هەم کاریگەری لەسەر پێست دروست نەکات چونکە پێست ئەڕوشێنێت وە کاریگەری ڕاستەخۆی لەسەر حساسیت پێست دروستەکە لەوە لەسەر پێست دروستەکە دواتر ئەتوانین ئێمە بڵین ئەو کەسانە نابێت دەستیان بەکاربێن بۆ خورانی چاو ئەسڵ لەو کاتان نابێت تۆ کە لە درەوەی چاوت بخورێن چونکە تووشی حساسیتی چاوە ئەکا لەو کاتەشە ئەمە کاریگەری جگە لەسەر کە لە سەرکەواندامی هەنداسەیە لەسەر بینینیش کاریگەری ڕاستەوخۆی هەیە جگە لەوانەش ئەبێت دەرگا و پەنجەرە ئێمە بە تەواوەتی قەپات بکەین خۆڵنێتە ژوورەوە چکە تۆ ئەگەری هەیە لەو ماڵەیە مناڵێکی ساوای تیابێت کەسێکی بەتەمەنی تیابێت جگەلەوەی کە کەسێک خۆی تەندروستی ناتەواو بێت و کێشەی تەندروستی هەبێت ئەمانە هەمووی بەکۆی گشتی پێویستە مرۆڤ ڕەچاوی بکات جگە لەوە کاریگەری هەیە بۆ سەر وەک باسم کرد کشت و کاڵ کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر کشت و کاڵ بۆیە بێ لەو کاتانەیە جوتیارەکان زۆر هۆشیار بن بتوانن زیاتر ئەو بەرەو بوومە تازە لە دایک بووانە یاخود تازە ساوانی کە ئەیڕوێنن و سەر هەڵ ئەدەن هەوڵ بن لە خانووی پلاستیکیە خانووی لەیلۆنا بیان پارێزن تا زیاتر لە ناویان نەبە چونکە هەر خۆڵبارینێک هەر تۆزێک کاریگەری ئەبێت و ئەو بەرەو بوومە بەرەو لاوازبوون و نەمان ئەبا و تەنان درەختە گەورەکانیش بەرەو فەوتانە بات بۆیە جوتیارەکانە بێ لە دوای هەموو خۆڵبارینێک بە ئاوێکی پاکی فێنک گەڵا و گوڵ و دارەکان بشۆن و پاشکەنەوە کابێت ئەکرێت ئاڕشێنی دار و درەختەکان بڵێن ئەوە زۆر زۆر گرنگە باش ئەمە وەرزی خۆی هەیە وەرزێکی دیاریکرااو نییە لەم کاتانەیە بۆ لە بەرەوەی ئێستای مازانی لەم ساڵانی دوایە کەشوهەوە بە بارودۆخێکی زۆر خراپە ئەڕاتچکە کەشوهەوە تێک چووە فەلەبەر ئەوە تۆ حسابی کە کوونبوونی طبقەی ئۆزۆن و کاریگەریەکانی شەڕ و بەکارهێنانی چیمیایی و بەکارهێنانی ئەو هەموو تەقەمەنی کە هەبووە جگە لە پیسبوونی زەوی و ئاو هەوا و خاک بەم هەموو خۆڵ و خاشاکە ئەمان هەموو کاریگەری خۆی هەیە زۆر باشە ئەجا باستەوە بکەین کە لە هەرمی کوردستان هەندێک جار کاتێک کە خۆڵە بارێت سەرەتا خۆڵەکە بارێت دواتر بارانە بارێت هەندێک جار هەردووکی بەیەکەوە بارێت جیاوازی ئەمە بۆ چییە؟ کاتێک کە پلەکانی گەرمی بەرەو نزمی ڕۆی هەڵبەتە ئەمە ساردیەک دروستەکە کارلێکێک دروستەکە بۆەوەی کە بارانێک ببارێ یاخۆت هەندێک جار بارانەکە بارانێکی دەستکردە کە هەندێک وڵات دروستیان کردووە ئەتوانین بڵین و هەندێک کاتیش بارانەکە خۆڕستکە بەڵام بەکۆی گشتی باران لە دوای خۆڵبارینەوە بە شێوازێکی زۆر کەمتر ئەبینرێت دیاردەیەکە کەمتر ئەبینرێت باشە وەکو سوودی خۆڵبارین بۆ چ شتێک سوودی هەیە؟ وەگوتم سوودەکانی خۆڵبارین بۆ ئەوەیە کە هەندێ مێرو میکرۆب هەیە تەنها ئەمەیە؟ ئەتەنیا ئەوەیە بەس زۆر باشە چونکە ئەو مێروانە ئەسڵەن هەر نابیندرن لە ئەس ئەو تەنی خۆڵبارینەیە کە تۆ ئەسڵەن نایەن بینی تۆزێکە ئەیش هەمان شێوە نابینرێت بەچ باشە باستەوە دەکەن کە کاتە ڕژێمی باس هەبووە توانیەتی تا ڕادەیەک ئەم دیاردەیە بەرەو چاکردن بە ئەویش نەوتی کردو بەناو بیابانەکان و نەوتی ڕشتە بۆی کە ئەو خۆڵباری نەڕوونەدات ئەمە تا چەند ڕاستەوە ئەمە ئەکرێوەکو چارەسەرێک وابێت خۆی چارەسەری خۆڵبارین زیاتر یاخود کاریگەریەکانی ئەتوانین بڵین بە فراوانکردنی ڕوبەری سڵزاییە چونکە ئەگەر ئێمە سەرنج بین لە ساڵانی ڕابردووە من ئەگەر باسی شاری سلێمانی بکەم ئاستی خۆڵبارین زۆر زۆر کەم بۆ بەڵام بە ڕەشەبایکی زۆر ناسراوە بەڵام لە شاری هەولێرە خۆڵبارین زۆر بۆ لەبەرەوەی ناوچەیەکی تەختاییە و ئاستی سەوزایی زۆر کەم بووە بەڵام ئێستا بەهۆی توزانم تێکچوونی سروشتەوەیە کەشوهەوای سروشتەوە یاخود بەهۆی بڕینەوەی دارەکانە سووتاندا کە ئەوای کردو ڕێژەی سەوزایی زۆر کەم بۆتەوە بۆیە خۆڵبارینێکی زۆر ئێستا بەدی ئەکرێت بەڵام ڕشتنی
نەوت و سوتەمەنی ئەمە کاریگەریکی ئەو تۆی نابێت ئەسڵەن هەر زەرەر ئەگەیەنێت. چونکە زیاتر باس لەوەکەن کە ئەمە چارەسەر کراوە لەنەو کاتەکە بەو جۆرەوە خۆڵباری زۆر کەمتر ڕوویەوە. بەڵێ چکە لە ناوچی بیابانەکان ئەسڵن سەوزایی نابێت. ئەنی تۆ بە ئاستەم ئەگەر شتێک ببینیت سەوزایەک بەدی بکەیت و ناژبینرێت. هیچ سەوزایەک لە بیابانە ناڕوێت، هیچ دار و درەختێکمان نەبینیوە جگە لە هەندێ سەبار نەبێت. سەباریش ڕێگر نییە بۆ ئەوی کە تۆ دیاردەی خۆڵبارین دروست نەبێت. زۆر باشە. زۆر جار لە ناو ماڵەکانە ڕۆک ئەچەندێت یاخۆت گژ و گیا و حەزیان لە هەندێک جۆری گوڵە ئەمە زیان بۆوانش ئەگەێنێت. خۆڵبارین وەکو پێم وتی بەکوی گشتی کاریگەری هەیە لەسەر هەموو درەخت و گەڵا و گوڵ و سەوزاییەک. چونکە تۆ ئەگەر لە دوای خۆڵبارینەکە پاکی نەکەیتەوە چیمەن بێ گوڵە وردەکان بێ ئەو گوڵانی کە تۆ بۆ جوانی بەکاری ئەهێن یاخود درەختی بەردار بێ هەر جۆرە سەوزایی و دار و درەختێ بێت لە ناوی ئەبات ئەگەر پاک نەکرێتەوە ئاوشێن نەکرێت و نەشۆرێت دوا بەتوە. زۆر باشە. ئەنجا هەر باس لە خۆڵبارینکەین بۆچی هەرمی کوردستان ئەکەوێتە بەر شەپۆلی ئەو خۆڵبارینەی کە ڕوئەدا ساڵانە ینی ئەکرێت بڵێن سەر بە ئاراستەیەکی گۆی زەویە ئەمە بۆیەوە ئاکات کە خۆڵبارینی زیاتر بێت. وەک باسم کرد ئێمە لە ئەفریقامان هەیە سوودانیشمان هەیە و بیریشمان نەچێ قەتەرمان هەیە ئێمە کە کاریگەری بیابانەکانی قەتەر ڕاستەوخۆ کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر ڕۆژهەڵات بە شێوازێکی ڕاستەوخۆ بەرکەوتنی هەیە ڕۆژهەڵات بە تایبەت عێراق کە بە شەپۆلێکی زۆری خۆڵبارینە ئەڕوا لەبەر ئەوەی ئێمە ناوچەی باشوور و ناوەڕاستمان هەیە کە وە هەروە لە هەرمی کوردستان ئێمە هەولێرمان هەیە کەمانە ناوچە تەختاویەکانە وە کاریگەری ڕاستەوخۆی هەیە خۆڵبارینی لەسەر ناوچەی بیابانیەکان. باشە. تۆ باس لەوە کرد کە کاتێک زیانە گەێنێت بە گژ و گیا و سەوزای و ژینگە بەو جۆرە. کاتێک کە ئاژڵەی ڕوبەری سەوزایی زۆرتر بچەندرێت ئەمەوە کات کاریگەری کەمتر بکاتەوە. کاریگەریەکەی کەمترەکاتەوە بۆ چ شتێک کەمێکاتەوە و لەگەڵ ئەوە شاکات کاتێک دیاردەی خۆڵبارن لە شوێنە گڕۆیات ئەکرێت گژ و گیا و سەوزایی و دار و درەختەکان ڕێگری لێ بکەن یعنی ئیتر بڵێن ڕوونایەت خۆڵباری. ناڵم ڕوونایەت بەڵام تا ئاستێک کەمی ئەکاتەوە. کە تۆ حسابیەوە کە تۆ لەکوێن لە ناوچەیەکە هەمووی سەوزایی بێ دار و درەخت بێ وە شاخایی بێ لەکوێ تۆ لە ناوچەیەکە بیت ڕوبەری سەوزایی هەر هیچ نەبێ یەخود ڕێژێکی زۆر کەم بێت و هیچ شتێک نەبێ بۆ وە ناوچێکی تەختایی بێت باشە و هەمووی خۆڵ بێت. هیچ توێژینەوەی کراوە لەسەر جۆری ئەو خۆڵی کە ئەبارێت چونکە خۆڵی ئاسایی ئەتوانرێت بە ئاسانی لا بچێت بەڵام ئەوەستەکەی زۆر گیرە بێت بە ئەرزەوە. توێژینەوە کراوە بەداخۆ من ئێستا توێژینەوەکان لە بەردەمانە ئەگەر قسەتان کردە ئەمهێنا لەگەڵ خۆمە چەندین توێژینەوە کراوە لە زانکۆی سلێمانی لێرە بە خۆشحاڵیەوە چەند دکتۆرێک و پسپۆرێک ئەو توێژینەوەیان کردووە و هەروەها ئێمە بگەڕێنەوە بۆ توێژینەوەی یەکەم لە ساڵی 1975 لە یابان بوو بۆ یەکەم جار چەند تیمێک دانرا و لێکۆڵینەوەیان لەسەر کرد و توێژینەوەیان لەسەر کرد دوا بە دوای ئەوە لە قەتەر توێژینەوەیکی دیکە کراوە و خۆشبەختانە لە هەرمی کوردستانیش چەند توێژینەوەیکی دیکە کراوە. باش ئەوەی کە توێژینەوە لەسەری کراوە باز لە چیەکەن؟ باز لەو کاریگەریانەکەن کە ڕاستەوخۆ دیاردەی خۆڵبارین دروستەکە دواتر هۆکاری دروستبوونەکەی هۆکاری چی ئەم خۆڵە جیاوازی هەیە لەگەڵ ئەو خۆڵی دیکەی کە ئێمە ئیبینین ڕۆژانە ئەگەڵەکە ڕەشەبایەکە ئەو خۆڵە ببینین هەڵبەتەوە گەل لەگەڵ ڕەشەبایەک ببارەیە ئەو خۆڵی کە بەر دەموچاومانەکەوێ تەنێکی تیژە ینی بەتاوەتی کە ئەیان لە ڕوومەتمان یاخود لە شوێنێک هەستی پێەکەی هەستی پێکیت و تیژە و ئازارە پێگەێنە بەڵام دەردەی خۆڵبارین ئەسڵن ئازارە پێ ناکەێنێت تەنیان لە دوای خۆڵبارینەکە کاتی کە پاکی ئەەکەیتەوە هەستەکەی کە ئەو شوێنە هەستیار بۆ سوور بۆتەوە وەکو سوتاویەکی لێ هاتووە تقریبن ئەگەر بمێنێتەوە ئەو خۆڵە لە سەری واتە ئەتوانین سووتێنەرە. باشەکەەوە بێت کاتێک کە خۆڵ ئەبارێت ئێمە بۆ پاراستنی تەندروستی خۆممان بۆ پاراستنی ژینگە بۆ پاراستنی ڕۆکەکان چی شتێ بکەین هەموو ئەوانەی کە باست کرد ئەکرێت هۆکارێک بۆ بۆی کە ئێمە پارێزگاری لە خۆمان و ئەوانەش بین کە باسمان لێو کرد پێویستە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە کەناڵەکانی ڕاگەاندن
حکومت هۆشداری بداتە خەڵک کە لە کاتی خۆڵبارینە چوونە دەروان کەم بکەنەوە لەبەرەوەی خۆی ئاستی بینین هەر زۆر کەمە بێتەوە ئەمە بۆ شۆفێرانی ئازیز کە ناتوانن بە تەواوەتی بەردەمخواان ببینن ئەگەر بتوانن گڵۆب لایتەکان داگرسێن و ئۆتۆمبیلی بەرامبەریان هۆشیار بکەن و کە ئەمانش لەو ڕێڕەوەن وەکو خەڵکی وەکو تاکەش وەکو ڕێنمایە تەندروستەکان وەگوتم دەستیان بەکارنێت چاویان نەخورێنن و دەمامگیا خوشتێک بەکاربێنن بۆەوەی کە دەمانیان پارێزراو بکەن وە زوو ئاو بخۆن و ئاوێکی زۆر بەکاربێنن زوو دەست و دەموچاویان بشۆن بە ئاوی سارد هەروەها دەرکاو پەنجەرەکانیان دابخان کە خۆڵباری نەچێتە ماڵەکانیانەوە و دوا بە دوای ئەوەش گەڵاو گوڵە و دارەکان و سەوزایەکان هەر هەمووی بە ئای فێنک پاک بشۆنە و ئاوشێنی بکەن. زۆر باشە باست لەوە کرد کە پێویستە شۆفێری بەرامبەری ئاگدار کاتەوە بۆی پێکدادان نەبێت لە بینیانە خۆڵباری ناو هەرێمی کوردستانە ئەوەندە بە توندی هەیە کە شۆفێری بەرامبەرە نەبینی بەداخەوە لە ماوەی ئەم ساڵاگە لە ساڵی 2022 ئەمە باسیکەین بڵێ ئەمە پێم هەڵە نەبم دوم بۆ سێم شەپۆلی خۆڵبارینە کام چەند ڕۆژەی گرتوتەوە هەرمی کوردستانی گرت و ئاستی بینین زۆر کەم بووە زۆر کەم بۆ کە ئەمەش وای کردووە کە بە تاکید ڕوودانی هاتوچۆ ڕوویداوە و هەروەها وای کردووە کە ئاستەنگێک دروست بوو بۆ شۆفێران باشە تۆ هیچ ئامارێکە لە بەردەستە چەند شۆفێر بێکدار کێشانی هەبوو لە خۆڵبارین زۆر باشە ئەنجا بێلەوەش لەگەڵەوەی کە خۆڵەبارێت و باست لە ڕێگە چارەکان کرد ئەو گرنگی شکاتێکە شۆفێرێک ئۆتۆمبیلێک لێ خوڕە پێشەوە جامی ئۆتۆمبیلەکەی بسڕێت چونکە ئەمەش هۆکارێکی کە ئەبێت بۆ ئەوەی کە لەوانەیە بێکدا کێشان خوانە خواستە ڕووبداتری فعالی چالاکی بواری ژینگە سوپاس ئەم بەیانێ لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت و لەسەر بابەتەکە قسەت بۆ کردی بەڕێزیشتە